سەبارەت بە بەکارهێنانی مادی هۆشبەر و بەنسبەت یاساکەشەوە کە یاساکە لە بەژمارەیەکی ساڵی 2020 دەرچووە یاسایەکی تازەیەواتە بەکارهێنانی مادی هۆشبەرش لە هەرێمی کوردستان و عێراقا تازەیە چکە لە عێراقیشە لە ساڵی 2007 دەرچووە. بەنسبەت مادەکەەوە بۆی ئێمە بتوانین تەحلیلێکی تەواوی ئەو دیاردێ بکەین یاخود بەکارهێنان بکەین پێویستە ئێمە سەرەتا ناساندن بۆ مادەکە بکەین بۆیە مادی هۆشبەرش بریتە لە هەر مادەیە کە مرۆڤ بێهۆژە خات یاخود لە حاڵەتی سروشتی بەدەری ئەخات و ئەبێتە هۆی ئالوودەبوونی و ژەهرایبوونی دەمارەخانەکانی و کە ئەمەش ئالوودەبوون بە دوای خۆیان هێنێ و کاریگەری نەرێنەکانی دوا بە دوای ئالوودەبوون دەرئەکەوێت. سەبارەت بە بەکارهێنان بە ئەو مادانەش کە هەیە بەپێی ئەوەی کە لە یاساکەیە هەیە بەپێی پەیماننامەی نێودەوڵەتی لە یاساکەیە خشتەیەکدانراوکەن بەپێی بەترسیداری هەموو ئەو ماوادانە ماوادەکان تایە ڕێزبەندی کراوە و ئاماژەی پێکراوە. بەڵام بەگشتی لە هەرێمی کوردستان و عێراقا زۆرینەی ئەو مادانەی کە بەکارهێنرین بریتین لە کریستاڵ و ترامادۆڵ و جامایکە و ماریوانە و کۆمەڵێ مەوادن کە بەکارهێنانیان زۆرە ئەمیش بەهۆی ئەوەی کە یەکەم نرخەکەیان هەرزانە لە چاو مادە هۆشبەرەکانی ترەوە، دومیش بە ئاسانی دەست ئەکەون کە ئەمەوەی کردو ڕێژەیەکی زۆری بەکارهێنەران لە هەرێمی کوردستان و عێراقا ئەم ماوادە بنەبن. سەبارەت بە شێوازەکانیشی بەکارهێنانی وەک هەر ینی بەرڵاوە لە هەموو جیهانان لە ڕێگەی کێشانەوە ئەبێت، لە ڕێگەی کوتان و دەرزیەوە ئەبێت، یاخود لە ڕێگەی هەڵمژین و بۆنکردن و لە ڕێگەی کۆم و هەریەک لەو ڕێگەیانەوە ئەبێت کە بەپێی جۆری مەوادەکە ئەگۆڕێت. بەنسبەت جۆری مەوادەکانی شۆ کە ئەکرێ سروشتی بن کە لە ڕەوگی گوڵ و یاخود گوڵەکە خۆی یاخود قەدەکەی دروزەکرێت یاخود نیمچە سروشتی بن کە لە ماوادێکی سروشتی لەگەڵ مادەیەکی ترە دروست ئەکرێت یاخود بە تەواوەتی کیمیایی بن کە ئەمانەش بەپێی ئەوەی کە لە خشتەکەیە هەیە ئەگۆڕێت. بەنسبەت ئەوەی کە لە کوردستانیش هەیە وەک باسمان کرد ئەو مەوادانن کە بەکارهێنانیان چۆن ئەڵێیت مەوادێکی هەرزان و زوو بەدەست ئەکەون. سەبارەت بەم مادانی کە لە ئێستاە هەیە ئەم گۆڕانکاریە لە پڕی کە هەیە ئەگەر سەیری یاساکە بکەین یاسایەکی تازەواتە لە 2020 دەرچووە بۆیە جێ خۆی تێ بپرسین ئایا پێش ئەم ساڵانە مادی هۆشبەر نەبووە یاخود مادی هۆشبەر هەبوو هیچ ڕێگە چارەیەکی بۆ نەکراوە. بۆیە گرنگترین شت دەوێت تەحلیلی داتاکان بکەین. بۆیە بەپێی ئامارێک کە ڕێکخراوە یەکگرتوەکانی ئەمریکا وەرگرتووە لە ساڵی 1990 بۆ 2003 یەک حاڵەتی بەکارهێنانی مادی هۆشبەر لە هەرێمی کوردستانە نەبووە. ئەمە لە کاتێکە لە ساڵی لە 4 مانگی ئەم ساڵە بە نزیکەی 957 کەس بە بەکارهێنانی مادی هۆشبەر و بازرگانیکردن دەستگیر کراون. ئەمەش کە حاڵەتێکی زۆر مەترسی دارەوەکو هەڵاوسانێکی لە پڕ وایە بۆیە هەر یاسایەکیش کە بەرامبەر ئەم هەڵاوسانە لە پڕە بێت کەم و کورتی و نەقسی بەرامبەر خۆی ئەبێ و ناتوانێت ئیستیعابی ئەو هەڵاوسانە گەورە بکات. بۆیە زۆر گرنگە ئێمە تێڕوانین بۆ یاساکە بکەین و معالەجەی ئەو بارودۆخانە بکەین کە لە وڵاتە هەیە. هەروەها بەنسبەت داتایەکەوە کە لە عێراقا لە بۆ ساڵی پار وەرگیرە 10,000 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن زیندانی کراون. ئەمەش گەلێ کەسانی کە بۆن بەبوونی ئەو یەکەم جاریانە یاخود ئیفراسکراونیا بەڵگەیان لەسەر نەکراتەوە کە ئەمەش داتایەکی تۆقێنەرە بۆ داهاتوو کە ئەکرێت لەمە زیاتر بێ ئەگەر ڕێگە چارەسەری گونجاو نەدۆزرێتەوە. لە یاساکەیە چەند بەپێی کەس و هەروەها بەپێی جۆری تاوانەکەش ئەگۆڕێ کە جۆری تاوانەکە ئەکرێت جینایەت بێ یاخود کەتن بێ و هەروە سەبارەت بۆ کەسانی کە باسیشی کردووە کەسی بەکارهێنەری جیا کردوێتەوە و کەسی بازرگانی جیا کردوێتەوە. سەبارەت بە کەسی بازرگان ئەو کەسانی کە بەرهەمی ئەهێنێ یاخود دەستکاری ئەکا یاخود کەسێکی تر هانەیە بۆ ئەوەی ئەم مادەم خەدەرانە بەکاربێنێ یاخود شوێنێک ئەکاتەوە بۆ ئەوەی ئەم ماوادانە بەکاربهێنێ ئەگەر لەو ماوادانە بن کە لە خشتەی یەکەمە هاتوون کە ئەمانە مەترسیدارترین جۆرەکانی مادی هۆشبەرن ئەوە بە سزایەکی هەتایی یاخود کاتی بند ئەکرێن و لەگەڵ غەرامەیە کە لە 30 ملیۆن کەمتر نەبێ و لە 9 ملیۆن زیاتر نەبێت. سەبارەت بەو ماوادانی تر کە لە خشتەکانی دووەم تاکو و دێم هەیە سزاکەی جیاوازە کە بەبندکردنی تون لەگەڵ سزایەک لە 15 ملیۆنەوە بۆ 30 ملیۆن سزا ئەدرێت. و سەبارەت بە ئەوەی کە کەسێک پزیشک بێت چکە خۆمان نەزانین بەشێک لە مادە هۆشبەرەکان وەکو چارەسەرش بەکار ئەهێنرێت. ئەگەر هاتوو کەسێک پزیشک بێت و
مەوادی هۆشبەر جگە لەوەی کە بۆ حاڵەتی چارەسەرکردن بێ بەکار بهێنێ بۆ کەسێکی تر ئەوە ئەویش بە هەمان شێوە سزا ئەدرێت بە بەندکردنێکە لە 6 مانگ کەمتر نەبێت و هەروە غەرامەیەکە لە 15 ملیۆن کەمتر نەبێت و لە 10 ملیۆن کەمتر نەبێت و لە 20 ملیۆنیش زیاتر نەبێت. چونکە جار هەبووە کاتێکە کاتێککە دکتۆرێک مەوادی هۆشبەر یاخود ڕێژێک لەم حەپانە بە تایبەتی ترامادۆڵ کە بۆ ئازاری زۆر بە قەوەتە بۆ کەسێک ئەنووسێ کەچی لەولاوە بۆ منە هاوسەرەکەی یاخود یەکێک لە مناڵەکانی ڕەچەتەی پزیشکەکەی کۆپی کردوتەوە و مادی هۆشبەری تری پێوەرگرتووە کاتێکی ئەنزانیوە کەسێک لە ئەندامانی خێزانەکەی تووشی بەکارهێنانی ماوادی هۆشبەر بووە. سەبارەت بۆ کەسێک کە بەکاری ئەهێنێ کە ئەمەیان جیاوازە سزاکەی جیاوازە لەو کەسەی تر کە ئەمە وەکو قوربانی زیاتر مامەڵی لەگەڵەکرێ وەکو نەخۆش مامەڵی لەگەڵەکرێ بە سزایەک سزا ئەدرێت کە لە ساڵێک کەمتر نەبێت و لە پێش ساڵی زیاتر نەبێت وە بە خەرامەیەک لە 5 ملیۆن کەمتر نەبێت و لە 10 ملیۆن زیاتر نەبێت هەرچەنە ئەمە وەکو قوربانی مامەڵی لەگەڵەکرێ و بەشێک لە قوربانیەکان ئەمە ئەزانن کە لە زۆربەی وڵاتانە وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵەکرێ هیچ سزایەک بەکار نەهێنن لە دادگاکانە ئەو بەرگریانی کە بەکارهێنرێەوە بۆ ئەوە ئاراستە ئەبن کە کەسی بەکارهێنەر وەکو قوربانی تەماشا کرێ و هیچ سزایەک نەدرێت کە ئەمەش بەشی خۆی ترسناکە چونکە ئەبێتە هۆی ئاسایی بوونەوەی حاڵەتەکە وەک لە زۆربەی وڵاتانی دنیادا هەیە. سەبارەت بە کەسێکیش کە تەنها هانی خەڵگایە بۆ بەکارهێنانی یاخود شوێنەگە کاتۆ بۆ بەکارهێنانی مادی هۆشبەر و یاخود هانی خەڵگایە ئەمەش بە هەمان شێوە مادەکەی جیاوازە بە سزایەک سزا ئەدرێت کە لە 3 ساڵ زیاتر نەبێت و لە 6 مانگ کەمتر نەبێت بە هەمان شێوە لە 3 بۆ 5 ملیۆنیش سزا ئەدرێ و غەرامە ئەکرێت. سەبارەت بۆ کەسانی لە خێزانەکان بێگومان لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە هەر شتێک بەسەر خێزانە بێت یەکێک لە زەحیەکان ژنە لە بروی ژن وەکو دایکێک و هەروەها وەکو ژنێکیش دووجار ئەو قورساییە لە ئەستۆ ئەگرێت بەنسبەت ئەوەوە کە کەسێک تووشی بەکارهێنانی مادی هۆشبەرە بێت لە سەرەتایە کاریگەرەکانی کەمترن بەڵام دیارن بۆ منە کەسەکە داوایەکی پارەیەکی زۆرەکات کە یعنی لە زیاد لە خۆی پێویستە و هەروەها بە هەمان شێوە خەوی تێگەچێ زوو تووڕەبوون و زوو هەڵچوون و کۆمەڵێ ڕەتفعلی زۆر تەواو نامۆ جیاوازەکە کە بۆ منە لەو مناڵایە نەبووە یاخود پێشتر لەو کەسانە بوو بۆیە ئەکرێت لە ئەمانەوە ڕەتفعلەکان ئەگەر دایک و باوکێک بیاوێت مناڵەکی نەکەوێتە هەڵەوە بۆی نەپۆشێت و زوو مناڵەکەی ئاگادارکەرەوە چکە گەر لە قۆناغێکی سەرەتایی ئەبێ کە حتا مناڵەکە بەبێ ئاگایی خۆشی بەبێ ئەوەی خۆی ئاگادار بێت لەلایەن ڕەفیقێکەوە یاخود لە شوێنێک بیگرێتە ئەوە ئەتوانن زوو چارەسەری بکەن بەڵام کە گەیشتە حاڵەتێک گەیشتە ئالوودەبوونی تەواوەتی ئەمە زۆر قورسە تەنها لە چاکسازیانە بێت چارەسەر ناکرێت ئینجا زۆربەی ئەو مناڵانەش تووشی ئەو بنوەنە لەگەڵ خێزانەکانیانە تێک ئەچن زۆر جار ئەوەی کە مناڵێک تووشی مادی هۆشبەر بێت دایکەکە تاونەکە خاتە ئەستۆی باوکەکە باوکەکەی خاتە ئەستۆی دایکەکە جیابوونەوەی هاوسەرانی لێ ئەکەوێتەوە حاشاکردن لە مناڵی لێ ئەکەوێتەوە کە ئەمۆی مناڵێکیش لە ماڵەوە دەرکرێت لەسەر بەکارهێنانی مادی هۆشبەر مۆزوعەکە دووجار قورس دەکاتەوە چکە ئەچێتە کۆمەڵگایەکە و ئەچێتە شوێنێکەوە لەگەڵ جەماعەتێکی ماوادی بەکارهێنەرەکە ئەکرێ ئەمە بۆ بازرگانی سەرکێشە و دواتر بێتە هۆی دروستکردنی بان بۆیە زۆر گرنگە خێزانەکان ئاگاداری مناڵەکانیان بن و گرنگیشە چاکسازیەکان هەبن کە زۆرێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بەردەوامی کار لەسەر ئەماکەن بۆ دروستکردن و بنیادنانی چاکسازیەک بۆ خزمەتکردن بە ئەو تاکانی کە تووشی بەکارهێنانی مادی هۆشبەر بوونەوە چونکە زۆر جاریش هەیە تەنها ئەمە مناڵەکانیش ناگرێتەوە سەرڕێی ئەوەی کە زۆربەی ئەو کەسانی کە ئالوودەبوون بە بەکارهێنانی مادی هۆشبەر لە عێراق و لە هەرێمی کوردستانە تەمەنی 18 بۆ 35 ساڵن کە ئەمەش قۆناغی بەرهەمهێنانی کارە کەواتە زۆر گرنگە ئەو هۆکارانەی کەوا ئەکەن ئەم تەمەنە بەرەو ئەوە بچن مادی هۆشبەر بەکاربهێنن ئەو کاتە فەراغانەیان یاخود ئەو هۆکارانیان بۆ کەمتر بزانێت کە بەرەو بەکارهێنانی مادی هۆشبەر ئەچن چونکە لە هەر قۆناغێکا ئەبێتە هۆی هەڵوەشانەوەی خێزان حتا هاوسەر هەیە بۆ ئەوەی کە ژنەکەی ئاشکرای نەکە لا شوێنی جیاواز بۆ کە مادی مخەدر بەکارهێنێ هاوسەرەکەشی فێر کردووە
وەک پێشتر ئاماژەم پێکرد یاساکە گرنگە دوو ڕێگە چارە لە خۆی بگرێەوە پاشەکی و هەروەها پێشەکەی کە پێشەکەی گرنگترین چارەسەرێ وەک پێشترش بەسمان کرد پێش 2023 هیچ حاڵەتێک نەبووە ئەی بۆچی لە ماوەی 2023 بۆ 2023 داتایەکی هەڵتۆقی و هەیە کە یاسایەک کە بە 4 ساڵی لەدایکبوونی ناتوانێت ئیسیعابی وەڵام دەرەوەی ئەم هەڵکشانە سەریح و بەپەلێ بێ بۆی ئێمە پێویستە دیراسەیەکی تایبەت بکەین لەسەر ئەوە کە بزانین هۆکارەکانی چین و هۆکارەکانی چینین کە بێگومان قەیرانە سیاسی و ئابوووریەکان کە بەم دوایە ڕووی لە هەرێم و لە عێراقەوە کاریگەری زۆری هەیە زۆرێکیش پێیان وایە لەبەر ئەوەی شوێنی استراتیژی کوردستان وایە کەوتۆتە نێوان چەند دەوڵەتێکەوە کە بەکارهێنەری سەرەکی و یاخود بەرهەمهێنەری سەرەکی مەوادی هۆشبەرن و عێراق بە ڕێگایەکی زێڕیندا ئەنن بۆی کە پێ بگەنە جیهان بەڵام خۆ ئەمە پێش ساڵی 2023 بوو کاتە کۆمەڵی هۆکارێکی تر هەن کە کرانەوەی مرۆڤە بە جیهانە کرانەوەی مرۆڤی کورد و عێراقە بە جیهانە کە ئەو وەڵام دەرەوەی ئەو ئیسیعابەی نییە قبوڵی جیهانێکی پێشکەوتوو بکە ئەو توانایشی نییە پێ بکە بۆیە و بێکارێکی زۆر ڕووی تێکردووە بۆیە پەنا بۆ دۆخێک ئەبا کە ئاگای لە خۆی نەمێنێ و بۆ ئەوەی ینی جۆرێک بێهۆشیەک بێ و دنیا بە ئاسانی بگرێ و بە خەیاڵیانە کە ئەمەش کاریگەریەکی زۆر نەرێنی لەنەوەی داهاتووەکە کەواکەتۆ دەوڵەتەکەت لە دەوڵەتێکی بەرهەمهێنەوە یاخود ئەگەر حتا بەکارهێن بێ ئەکەوێتە دەوڵەتێکی دواکەوتوتر و ئەچێتە ڕێزی ئەو دەوڵەتانەوە کە مەوادی بەخەدەر بەکارەهێنن چونکە زۆربەی زۆری ئەو وڵاتانە بە قۆناغێکی ئەوها ڕۆشتن ئەگەر بێت و ڕێگە چارێکی گونجاون نەکرێت لە داهاتووە ئەکرێت داتای ترسناکتر پێشکەش بکرێت و یەکێکی تریش لاوانە قەیرانە ئابوووریەکانە کە بەشێوەیەکی قرس لە ساڵانی دوایە بەتایبەت لە 2012ەوە ڕووی لە هەرێمی کوردستان و عێراق و قەیرانی بێموچەی و قەیرانی کارەبا و قەیرانی سیاسی و دابەزینی نەوت کە ئەمانەوەی کرد و خەڵکێکی زۆر بپەڕژێنە سەر ئەوەی کە بازرگانی مادی خۆش بکەن چونکە پارەیەکی خەیاڵی دێتە بەردەست بە بۆنە بە جوهدێکی کەم کە ئەمەش زۆر کاریگەری لەسەر تاکەکان هەیە بۆ یەکێک لەو ڕێگە چارانی کە حکوومەتیش ئەتوانێت لێکۆڵینەوە بکە وەک زۆر لە جیهانە هەیە دۆڵەمەندبوونی لە پڕا یاخود ئەو کەسانن کە لە سەرکار یاخود لە شوێنێکی گشتی لە ئەدایان ئەگۆڕێت یاخود شکڵێکی نامەهێنەوە ئەتوانن بە ڕێگە چارەسەرێکی پێشینی چارەسەری ئەم دۆخانە بکەن و هاوکار بن لە کەمکردنەوەی بەکارهێنانی مادی هۆشبەر و بازرگانی پێکردنی.